بەڵێ لە زۆرێک لە کۆڕ و کۆبوونەوە و کۆنفرانس و راپۆرتە نێودەوڵەتیەکان باس لە پێکەوە ژیانی هەرێمی کوردستان ئەکرێت و زۆر جار لەو ناوەندانە هەرێمی کوردستان وەکو هەرێمی پێکەوە ژیان وەسفەکرێت. لەسەر ئەم پرسەیە ئێمە میوانێکمانەیە لە ستۆدیۆ ئەمیر عوسمان بەڕێوەبەری پێکەوە ژیان لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی. کاک ئەمیر بەخێر بێی بۆ ستۆدیۆی کوردستان 24. ئەگەر بێ ئێمە بڵێیت حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە کابینەی نۆ تا چەند توانی گرنگی بەم پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان بدات؟ ڕۆژتان باش، زۆر زۆر سپاس بۆ ئەو میوانداریە. هەڵبەت هەر لە سەرەتای کابینەی نۆ بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی و تیمە بەڕێزەکەی یەکەم هەنگاوی ئەوە بوو کە هەم لە کارنامەکەی خۆی و هەم لە ڕووی پراکتیکیەوە زۆر گرنگی بە ئازادی ئاینی و پێکەوە ژیاندا لە هەرێمی کوردستان یەکەم سەردانیشی بۆ دەرەوەی وڵات بوو. بەڕێز پاپای فاتیکان ئیستقبالێکی فەرمی کردن لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان بوقعەیەکە دەستە گوڵێکە مۆزاییکێکە کە ئیحتیمام یان گرنگی دەدا بە تەواوی مافی پێکاتەکان لە هەرێمی کوردستان و لەناو ئەوانشەوە مافی کریستیانەکان. بۆیە بەڕێز پاپای فاتیکان و سەرۆک وەزیرانی فاتیکان و هەموو ئەو دام و دەستگایانە زۆر بە فەرمی ئیستقبالێکی گەنمی بەڕێز یان ڕێزدار سەرۆکی حکوومەت و تیمە بەڕێزەکانیان کرد. هەڵبەتە بەڕێستان ئاگادارن کابینەی نۆ لە کارنامەکەی خۆی زۆر گرنگی بە فەلسەفەی پێکەوە ژیان و بایەخدان بە پێکاتەکانی هەرێمی کوردستانداوە بە یەک مەسافە بە یەک مستەوە داعمی هەموو ئاینەکانی کردووە و بە تایبەتی لە کابینەی نۆ زۆر منسیفانە کارەکانی خۆیانیان جێبەجێ کردووە پشتگیری هەموو مافی تەواو و ئیمتیازات و مستحقاتی پێکاتەکانی کرد لەسەر ئاستی هەرێمی کوردستان. زۆر باشە. ئێوە زۆرێک لە کۆڕ و کۆبوونەوە جیهانیەکان بەشداریەکەن وەکو بەرپرسانی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستانە و کۆمەڵێک لە پێکاتەکان یان هاوشانتانن لە کۆڕ و کۆنفرانسە نێودەوڵەتیەکانە. وابزانم دوایین کۆنفرانسیش کە تێدا بەشداریتان کرد کۆنفرانسی ئازادی ئاینی بوو لە ئەمریکا، هەمووی ماوەیەکی کەمە بەشداریتان کردووە. لەو کۆنفرانسانە کاک ئەمیر چۆن باسی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستانە کرد؟ دەستە خۆش بێ بۆ ئەو پرسیارە. بە دڵنیایی ساڵی پار و ساڵی پێرار و ئەم ساڵیش هەموو ساڵێ لەسەر ئاستی وەزارەتەکان بەڕێز جەنابی وەزیر دکتۆر پشتوان سادق بەشداری کرد لە وڵاتی بەریتانیا و پارساڵ بەشداری کرد لە وڵاتی چیک لەسەر بابەتی ئازادی ئاینی و ساڵی پارش بە هەمان شێوە بەشداری کرد لە وڵاتی ئیماراتی عەرەبی لەسەر بابەتی ئازادی ئاینی. هەڵبەتە بەپێی تەقاریرە نێودەوڵەتیەکان فۆکس خراوەتە سەر هەرێمی کوردستان بە جیاوازتر لەگەڵ ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراق کە هەرێمی کوردستان. فۆکسەکە لەسەر چییە؟ فۆکسەکە لەسەر ئەوەی بەڕاستی ئەوان امتیاز ناکەن و مجاملەی ئێمە ناکەن. بەڕاستی فۆکسەکە ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان بە دەرەجەیەک و هەموو پێکاتەکان ئەو سروشتە جوانە و فەرهەنگە جوانی کە لە ناو تاچی عێراقی لە ناو تاچی هەرێمی کوردستان هەیە لە ناو ئەو عێراقی کە پڕە لە ناسەقامگیری و مەعمەعی سیاسی و نائیستەقراری بوقعی یان هەرێمی کوردستان یان ئەو ناوچەیە کە بە دوورگەیەکی ئارام لە دەرەوە ئەو شۆرەتیاندا بە ئێمە بەڕاستی بەبێ مەکیات احتیمامێکی زۆر گرنگێکی زۆر بە تەواوی تاک بە تاچی ناوپێکاتەکان. بۆ نمونە دیارترین شت کە ئەوان بەلایەنەوە گرنگ بێت لە بابەتی پێکەوە ژیان لە هەرێمی کوردستان چی بوو؟ سەقامگیری ئاساییشە لە ڕووی سەقامگیری، لە ڕووی ئیطمئنان، لە ڕووی پاراستنی کەرامەتیان، لە ڕووی تقوساتی دینیان، لە ڕووی کللتوری، لە ڕووی کۆمەڵایەتی. کاکە تۆ لە ناو ڕاست و خواروی عێراق ئیطمئنان نی. هەموو ڕۆژە تاچێکی عێراقی چاوەڕێی ئەوە دەکا لە پڕخوانە خواستە تەقینەوەیەک ببێ، ئینقلابێک ببێ، عێراق تووشی فەوزا. عێراق لە دۆخێکی ناسەقامگیری، لە دۆخێکی سروشتیە بەڕاستی هەموو کاتێک یعنی تاچێکی عێراقی دەرونی هیلاکە، دەرونی ماندووە. یعنی من مەبەستم ئەوە نییە خوا نەخواستە لە منتەڵەقی تەعەسوبەوە یان دەمارگیریەوە باز لەوە بکەم کە عێراق باش نمونەت بۆ ئەمە چیە مەسەلەن؟ نمونەمان بۆ ئەوە بە تەئکید وایە. مەسەلەن ئێمە تەماشا دەکەین لە ساڵانی ڕابردوو بە هەزاران عەرەب ڕویان لە هەرێمی کوردستان کرد، بە هەزاران ئەوانی کە لە تاچی پێکاتەکان بوو ڕویان لە هەرێمی کوردستان مەوایەک بوو، کوردستان ماڵیان بوو، لانکەیان بوو، کوردستان بوو بە دایکیان بوو بە پارێزەری ناموز و کەرامەت و شەرەف و یعنی تۆ سەیری کە ئێستا مەسەلەن بۆ نمونە بەڕێزیان لویس ساکۆ پارتریاک لویس ساکۆ بۆ هاتە هەرێمی کوردستان. کاتی خۆی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی کە کاتی سەرۆکی هەرێمی کوردستان بوو مەرسومی دەرهێنا
بۆی وتی بۆ هەموو پێکهاتەکان بە یەک چاو ئێمە سەیریان دەکەین لەسەر مافیان لەسر مستحقاتیان لەسر ئیمتیازاتیان لەسر ئەوەی چیان پێخۆشە خۆیان سروشتی خۆیان ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەوانش وەکو خصوصیت و تایبەتمەندی خۆیان ڕێزیان دەگرین کەچی پێچەوانە مەرسوم لە ڕێگەی سەر و کۆمار دەرچووکە ئەم پیاوە دەرکرا کەم پیاوە دەرکرا پەنای برد بۆ شۆ نەیبرد بۆ وڵاتانی ڕۆژاوە یان وڵاتانی تر باشترین پەناگا باشترین شوێن باشترین جێگا هەرێمی کوردستان بوو بۆیە ئیزدیواجێت هەیە لە مەسئلەی سەیری مەرسومی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی بکە سەیری مەرسومی سەرۆکی کۆمار بکە کە بەداخەوە یعنی دەرپەڕاندنی کەسایەتێکی ئاینی بە قووەتی مەرجعی هەموو کلدانەکان لە عێراق ئەمە شتێک نییە خوا نەخواستە بۆ هات بۆ هەرێمی کوردستان بۆی لێرە تقۆساتیان نوێژیان کەرامەتیان ناموسیان شەرەفیان بپارێزرێت زۆر باشە بابەتێکی کە ئێستا جێگەی مشتومڕە ئێوە چۆن تەماشای ئەم بابەتە ئەکەن ئەویش بابەتی مافی پێکهاتەکانە لە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە کە ئەم بابەتە براوەتە دادگای فیدراڵی لە عێراقاوەتانە دەستی بە دەستی پێکرێت و تەنانەت هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانیشی پێوە تاخیر کراوە کە بابەتێکە تایبەتە بە پێکهاتەکان ئێوە چۆن سەیری ئەم بابەتەکە بەداخەوە هەرچەندە ئەمە بۆعلێکی سیاسیە من ڕەنگە نەچمەنە ئەو بابەتە بەڵام دادگای فیدراڵی ئەمە هەست دەکەین بەرەو ئاراستەی بیری تاکڕەوی تائیفی دەڕوا کە ینی ئەمە دوورە لە تیشی ینی قەواعیدەکان و ڕێسایی دادگاکان ینی مەفروزە دادگای فیدرالی بێلایەن بێ بەڵام ئەمە جاری یەکەمی نییە بۆ ئەوەی کە تەعن بدا یان لێدان بێت لە مەسەلەی پێکهاتەکان اینجا لە ڕووی قەوارەی هینی سیاسی خۆیان یان لە ڕووی قەوارەی ئاینی یان لە ڕووی ئەو پێگە و مەکان و پێگەی کە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی دادگای فیدرالی نابێ یعنی تەڕەفگیر بێ دەبێت دادگای فیدرالی بێلایەن بێ دادگاکان بێلایەن بن ئیشی ئەوان ئەوەیە کە تۆ حەکەم بی لەسەر ئەوەی کە لە کوردستان یان لە عێراق یان لە هەر ناوچێژی تری عێراق پێشێلکردنەکە بێ بە دادوەری و بە یەکسانی تۆ مافەکانیان بگەڕێنیتەوە. بەڵێ بەڕێز ئەمیر عوسمان بەڕێوەبەری پێکەوەژگان لە وەزارەتی ئەوقاف زۆر سپاس بۆی لەگەڵ سپاس.